پرسی هەمواری دەستور هەموو لایەنە سیاسی و نەتەوەیی و مەزهەبیەکانی خستووەتە جوڵە. لە چوارچێوەیە و جم و جوڵانەش سەرۆکی هەرێم گەشتە بەغدا و لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی عێراق و سەرکردەی چەند لایەنێکی عێراقیدا کۆبوویەوە. بەپی ڕاگەیەندراوی کۆبوونەوەکان و ئەو زانیاریانەی کە دەست پەیام کەوتووە، خۆپیشاندانەکانی ناوچەکانی عێراق و هەمواری دەستور و پێکهێنانی هاوپەیمانی کوردستانی تەوەری سەرەکی دیدار و کۆبوونەوەکانی نێچیروان بارزانی بووە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە کۆبوونەوەی سەرۆکی هەرێم و سەرۆکۆماری عێراق بەشدار بوو بە پەیامی ڕاگەیاند. لە کۆبوونەوەکەدا پێشنیار کراوە کە هەر لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان شارەزایەکی یاسایی خۆی بنێرێت بۆ بەغدا تا لیژنەیەک پێک بهێن و ئامادەکاری بۆ هەمواری دەستوری عێراق بکەن. بەپێی ڕاگەیەندراوی سەرۆکایەتی کۆماری عێراقیش لە کۆبوونەوەکەدا باس لە دۆخی سیاسی و ئەمنی و پەیوەندەکانی نێوان حکومەتی فیدراڵ و هەرێمی کوردستان کراوە. هەروەها جەخت لە چەسپاندنی سەقامگیری وڵات و دەستەبەرکردنی ژیانێکی باشتر بۆ گشت گەلانی عێراق کراوەتەوە. پاشان نێچیروان بارزانی لەگەڵ عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق کۆبوویەوە و تاو توی دۆخی عێراقیان کرد. بەپێی ڕاگەیەندراوی کۆتایی کۆبوونەوەکە سەرۆکی هەرێم پشتگیری خۆی بۆ هەنگاوەکانی عادل عەبدولمەهدی بۆ چاکسازی و وەڵامدانەوەی داواکاری ڕەوای هاوڵاتیان دەربڕیوە. دواتر سەرۆکی هەرێم لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراقیش کۆبوویەوە و هەمواری دەستور تەوەری سەرەکی کۆبوونەوەکەیان بووە. لە ڕاگەیەندراوی کۆتایی کۆبوونەوەکەدا ئەوە هاتووە سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمانی عێراق جەختیان لەوە کردەوە هەر هەموار و گۆڕانکاریەک لە دەستوردا دەبێت بۆ خزمەتکردن و بەرژەوەندی تەواوی پێکهاتەکانی عێراق و بەپێی میکانیزمە دەستوریەکان بێت. سەلیم شوشکەیی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق بە پەیامی ڕاگەیاند ڕەنگە و لیژنەی کە پەرلەمان بۆ هەمواری دەستور پێکهێناوە هەڵبۆشێتەوە بۆ پێی کە لە دەستوردا دەبێت خولی نوێی پەرلەمان لە سەرەتای دەستبەکاربوونی دالیژنە بۆ هەمواری دەستور پێک بێنێت. بەڵام ئێستا ساڵێک زیاتر بەسەرم خولەی پەرلەماندا تێپەڕیوە. بۆیە بەپێی دەستور دەبێت سەرۆکوەزیران و سەرۆکۆمار پێکەوە لیژنەیەک بۆ هەمواری دەستور پێک بێنن. دواتر ئەو هەمواری کە لیژنەکە ئامادەی کردووە ڕەوانەی پەرلەمان دەکرێت و دوای پەسەندکردنی لە پەرلەمان دەچێتە ڕاپرسی و هاوڵاتیان دەنگی لەسەر دەدەن. هاوکات لەسەر نەبوونی نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە لیژنەی هەمواری دەستور سەلیم شوشکەیی وتی لایەنە کوردستانەکان بە هەڵەیەکی تەکنیکی ناویان بردووە و ئەم ڕۆژ فراکسیۆنی کۆمەڵ بە فەرمی داوایەکی ئاڕاستی سەرۆکی پەرلەمانی عێراق کردووە تا نوێنەرێکی کۆمەڵیش بۆ لیژنەی هەمواری دەستور زیاد بکرێت. محەممەد حەلبوسیش داواکەی پەسەند کردووە. گفتوگۆ و مشتومڕەکان لەسەر هەمواری دەستور لە کاتێکدایە بەشێک لە هاوڵاتیان و چاودێران پێیان وایە پرسی هەمواری دەستور تەنها بۆ شاردنەوەی ناڕەزایەتی خۆپیشاندەران و لەباربردنی پرسی چاکسازیە. وەک محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە پەڕەی فەرمی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک لەژێر ناونیشانی هەموارکردنی دەستور فریاد ڕەسی گەندەڵکاران نووسی بووی دەستوری عێراق ئەگەر ئێستا زمانی هەبێت و بێتە گۆ با بەرپرسانی عێراق دەڵێت خەڵکی خۆپیشاندانی بۆ لابردنی ئێوە کردووە نەک هەمواری من لەبەر ئەوەی ئەوە ئێوە بوون پێشتر نان نەبوو بیخۆن و ئێستا فڕۆکەی تایبەت و ملیارەها دۆلار یان لانیکە ملیۆنەها دۆلارتان بردوۆتە بانکەکانی دەرەوە و گەلی عێراقتان برسی و قەرزار کردووە و خاکی عێراقتان پڕ لە سوپا و دەستگای هەواڵگەری وڵاتان کردووە. هەروە محەممەد حەکیم لە سەرزاری دەستورەوە بە بەرپرسانی عێراقی دەڵێت بەناوی مەرجەعیەت و مەزهەب و شیعە و سوننە و نەتەوە و عەرەب و کورد و تورکمانەوە گەلانی عێراقتان هەڵخەڵەتاندووە و خوێنیان دەمژن و بەناوی ئەو دەستەواژانەوە کۆمەڵی خەڵکی بێبەها بوونە کوێخە و پارەدار و گەندەڵ و ستەمکار و دیکتاتۆر. لا کۆتایی نووسینەکەشیدا کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی دەپرسێت هەر بەڕاستی کێشەکانی ئەم وڵاتە دەستورە یان باسی هەمواریان بۆ چاواشەکردن و هێشتنەوەی خۆیان بەرز کردوتەوە.